تاران تەنیا حەشتی بەدەستەوە ماوە بۆیە پەلەقاژێتی بیپارێزێت. هەربەڕاست حەشت بۆتە مەترسی بۆ سەراسەیەش و داهاتوی عێراق. لەم هەفتەیەدا کچوپڕ فالح فەیاز سەرۆکی حەشتی شەعبی سەردانی تارانی کردو لەگەڵ عەلی ئەکبەر ئەحمەدیان ئەمینجار ئەنجومەنی باڵای یاسایەشی نەتەوەیی و ڕێبەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران کۆبووە. ئەگەرچی حەشتی شەعبی هێشتا هیچ وردەکاریەکی سەبارەت بەم سەردانە نەخستۆتە ڕوو، بەڵام ماڵپەڕی هەواڵی ئیرنای ئێرانی بڵاوی کردوێتەوە کە بەرپرسی حەشتی شەعبی سەردانێکی ئەمنی بۆ تارانی پایتەختی ئێران ئەنجام داوە. هەروەها ئاماژەی بەوەش کردووە کە لەو کۆبوونەوانەدا فالح فەیاز باسی لە پەیوەندیە دوو خۆڵیەکان و دوایین پێشاتەکانی ناوچەکە و ئەڕەشەکانی سەر هەردوو وڵات کردووە. مانگی پێشوو سوودانی سەرۆکوەزیرانی عێراق سەردانی تارانی کرد و لەم سەردانەدا چاوی بە ئایەتوڵا خامنەیی ڕێبەری باڵای کۆمەری ئیسلامی ئێران کەوت. لە دیدارەکەیدا خامنەیی ڕاشکاوانە داوای لە سوودانی کرد پارێزگاری لە هێزەکانی حەشتی شەعبی بکات و ئەوڵ بۆ بەهێز سەرکردنیان بدات. ئەم داواکاریەی خامنەیی چاوەڕوان نەکراو بوو چونکە بەر لە سەردانی سوودانی بۆ تاران قائانی فەرماندەی فەیلقی قودسی سوپای پاسداران سەردانی بەغدای کردبوو و سەرچاوەکان باسییان لەوە دەکرد. لە چوارچێوەی ئەو دۆخە نوێیەدا کە پاش جەنگی ئیسرائیل و حەماس لە ناوچەکە تۆتە ئاراوە تاران دەیەوێت لە عێراق پارێزگاری لە هەژمونی خۆی بکات. بۆ ئەمەش دەیەوێت ژمارەیەک لە گروپە چەکدارەکان هەڵوەشێنێتەوە و حیزبی سیاسیان بۆ دروست بکات. بەمەش جیالەوەی ئەم گروپانە لە مەترسی هێرشی سەربازی ئیسرائیل و ئەمریکا بپارێزێت ئەو کات لە ڕەوتی سیاسی عێراقیشدا بەشداریان پێ بکات. کەواتە دیارە ئەم سەردانەی فالح فەیاز لەم کاتەدا کە هەم بابەتی هەڵوەشاندنەوە و هەمیش بەهێزکردنی حەشت لە ئارەدایە دەتوانێت گرنگ و چارەن و ساس بێت. لەم ڕووەوە پرسیاری سەرەکی ئەوەیە مەبەست لەم سەردانە لە ناکە و کتوپڕە چی بووە و ئاماژەی چی لێ دەخێنرێتەوە. بۆ گەیشتن بە وەڵامی ئەم پرسیارە جێلەوەی دەبێت هەڵوێستی دژەیەکی تاران و واشنتۆن سەبارەت بە حەشتی شەعبی بزاندرێت ئەو کات دەبێت ئەم چەند ڕاستیەش لە بەرچاو بگیرێت. یەکەم ڕاستە هێزەکانی حەشتی شەعبی دوا بە دوای دەرکردنی فتوای مەرجەعی باڵای شیعەکانی عێراق واتە ئایەتوڵا سیستانی لە ساڵی 2014 لە کاتی داگیرکردنی بەشێکی بەرچاوی خاکی عێراق لەلایەن داعشەوە دامەزرا و پێکێنرا. دواتریش یاسای هێزەکانی حەشت لە 26 تشرینی دووەمی 2016 لە پەرلەماندا پەسەند کراو وەک هێزێکی فەرمی ژێر فەرمانی سەرۆکوەزیرانی عێراق ناسێنرا، بەڵام لە بنەڕەتدا ئەم هێزە جیالەوەی لە ژێر فەرمانی سەرۆکوەزیراندا نەبووە ئەو کات لەلایەن زۆربەی وڵاتانی دنیاوە وەک میلیشیا و هێزێکی تێکدەر ناسراوە. گرنگتر لەوەش تەنانەت خودی ئەم هێزەش هەرگیز یەکڕێز و یەکدەست نەبووە، بەڵکو نزیکەی 7 گروپی چەکداری سەر بە شیعە و لایەنگری تارانن، بۆیە زۆرتر فەرمان لە خامنەیی وەردەگرن تا سیستانی. هەر بۆیە پرسەکە لە بری بەغداد زۆرتر پەیوەندی بە تارانەوە هەیە. دووەم، لە ئێستادا ئیتر بە تەواوەتی ڕوون بۆتەوە حەشت لە ژێر فەرمانی سەرۆکوەزیرانی عێراقدا نیە و هیچ حسابێک بۆ دەوڵەتی سوودانی ناکات. حەشت بە بەرچاوی سەرۆکوەزیرانەوە بە فیتی تاران و لە پێناو بەرژەوەندی تاران بە کەیفی خۆی تەڕاتێن دەکات. کێی بوێت هێرش دەکاتە سەری، داهاتی سنوور دەبات، قاچاقی دەکات، دژبەران و ڕەخنەگرانی سەرکوت دەکات، بە ئارەزووی خۆی گەندەڵی دەکات و ڕۆژ بە ڕۆژ بەهێزتر و بەرەڵاتر دەبێت. سێەم، لەم ماوەیەدا سەرۆکوەزیرانی عێراق لەلایەن ئیدارەی نوێی ترەمپەوە ئاگادار کراوەتەوە کە دەبێت بەم نزیکیانە حەشت هەڵبۆشێنێتەوە. بۆیە سوودانی لە یەک کاتدا لە ژێر گوشاری تاران و واشنتۆندایە. تاران دەیەوێت سوودانی حەشت بەهێزتر بکات، لە بەرامبەریشدا واشنتۆن دەیەوێت هەڵبوەشێتەوە. کەواتە بۆ ڕازیکردنی هەردوو لە سوودانی بەناچاری پەنای بۆ پرسی خانەنشینکردنی حەشت برتووە. لە بەرامبەردا یاسای خانەنشینی حەشتی شەعبی ناکۆکی خستۆتە ناو ماڵی شیعەکانی نزیک لە ئێرانەوە. هەندێک لە شیعەکان لەو بڕوایەدان سوودانی دەیەوێت لە پەنای ئەم یاسایەوە حەشت پاکتا و بێدەسەڵات بکات. بۆ نمونە ئەگەر ئەو مادەیە لە یاساکەدا تێپەڕێت نزیکەی 4000 کەس لە ئەندامانی حەشت دەبێت خانەنشین بکرێت. تەنانەت جیا لە فالح فەیازی سەرۆکی حەشتی شەعبی دەبێت ئەبوو فەدەک و ئەبوو زەینەب وەکو دوو فەرماندەی بەناوبانگ و نزیک لە ئێرانی حەشتیش خانەنشین بکرێن. ئەمەش هەوڵێکی گرنگی حکوومەتەکەی سوودانیە بۆ هەڵوەشاندنەوەی حەشت، هەڵبەت بە داواکاری ڕاستەوخۆی ئەمریکا. هەر لەم بارەوە هەڵوەشاندنەوەی دانیشتنی پەرلەمان بە مەبەستی دەنگدان بەم یاسایە و هاوکات
سەردانی هادی عامری سەرۆکی ڕێکخراوی بەدر بۆ پەرلەمان لە ماوەیەدا ئەو ڕاستیە دەسەلمێنێت کە لایەنەکانی چوەرچێوەی هەماهەنگی واتە مالیکی، عامیری، خەزعەلی، فالح فەیاز، عەبازی و عەمار حەکیم سەبارەت بەم یاسایەنە کۆکن. ئەمەش خۆی لە خۆیدا بۆتە هۆی پەکخستنی پرۆسەی دەنگدان لەسەر یاساکە. کەواتە سەردانەکەی فالح فەیاز بۆ چاران لە بنەڕەتدا دوو مەبەستی سەرەکی لە پشتەوەیە. یەکەم، سوودانی دەیەوێت لە ڕێگایم یاسایەوە زۆربەی فەرماندەکانی حەشت و لەوانەش خودی فالح فەیاز بخاتە پەراوێزەوە. بەم شێوازەش جیا لەوەی حەشت وەک هێزێکی جەرەوەی دەسەڵاتی خۆی لاواز دەکات، ئەو کات گوشارەکانی دارەی ترەمپیش لەسەر خۆی لا دەبات. لە لایەکی دیکەوە خۆی لە ژێر هەژمونی تاران و هێزەکانی سەر بە تاران ڕزگار دەکات. کەواتە فالح فەیاز بۆیە سەردانی تارانی کردووە تا لە ڕێگەی تارانەوە وەک بەرپرسی حەشت بمێنێتەوە. هەمیش پێش بە پەرەسەندنی ناکۆکی نێوان گروپەکانی حەشت بگرێت. گرنگتر لەوەش بەغداد و سوودانی بخەنە ژێر گوشارەوە بۆ ئەوەی واز لە پرسی لاوازکردن و هەڵوەشاندنەوەی حەشت بێنن. دیارە تاران لە ئێستادا تەنیا حەشتی بەدەستەوە ماوە بۆ ئەوەی لە دەرەوەی سنوورەکانی خۆی تەڕاتێن بکات و کێشە بۆ هێزەکانی ئەمریکا دروست بکات. ئەوکات بەرنامەکانی خۆی لە بەغدا بەڕێوە ببات و جارجاریش دولار ئاودیوی تاران بکات. بۆیە تاران مەحاڵە ڕێگا بدات بەم ئاسانیە حەشت لاواز بکرێت و هەڵبوەشێنرێتەوە. مەگەرەوەی تاران خۆی تووشی هێرشی تەلەبیب بێت یان فەرماندەکانی حەشت تووشی چارەنووسی فەرماندەکانی حەماس ببن تا ئەمە ڕوونەدات. مەترسی حەشت بۆ سەر ئاسایش و ئابووری و بەگشتی داهاتووی سیاسی عێراق نەک هەردەمێنێتەوە بگرە خراپتر و مەترسیدارتریش دەبێت. لەم ڕووەوە دوور نییە بەفیتی بەشێک لە دەسەڵاتی بەغداد و لە ڕێککەوتنێکی ژێربەژێردا حەشت لە داهاتوودا تووشی گورزی بە زەبری تەلەبیب و واشنتۆن نەبێت. دیارە گەرەمە ڕوونەدات نابێت و ناکرێت چاوەڕوانی گەشەی ئابووری و کرانەوەی سیاسی لە داهاتووی عێراقدا بکرێت.